بڕوات بێ جاری وایە لەسەر ئەوە تەواو بوو دەموچای یاوە بەیەکەوت بازی حاڵزە جێڕێتەوەڵێ بوون بگوزاوەیەک لە کاتی ئاڵتون هەڵگرتنە لەسەر مسقالێک جیابوونەتەوە ڕێک نەکەوتون ئەم بابەتانە هەیە بڕوات بێ جاری وایە لەسەر ئەوە تەواو بوو دەموچای یاوە بەیەکەوت تێک چوون و ئەبێ ئەووا بێ ئەووا بێ شتێکی هاتە لامان بووکێک وتی کاکەم قەرەمان دەمەسخاڵە وتم بەسەر چاو دەمەسخەڵمە بۆ حاضر کرد هەژدە دوای کەتبووان پێچەوەیمان دەسی و وەڵا 21 موێت تۆم بەسەر چاو ئەوماگر بە 21 ماڵەکە قەراریان تەمان ماڵەکە قەراریە ماڵی زاوە ئەوماگر بە 21 دوای لە 21ەکە چارەکە مسخاڵێکی کەم بوتی نابێ ڕێ دەبێ باش من نەبوو بە باڵەیەک تا مامەلەیە بەڕاستی بر تێنەگەشتنە تو ئەگەرم کوڕەتەوێ ئاڵتون چییە؟ ئێمە هەموو کاتی خۆشتمانێنا بڕات بێ نەبیانی ئاڵتویان پێگرتی و هیچ شتێک و ئەلحەمدولیلا ژیاوین و سەر مناڵی گەورەی و هەموو شتێکشان هەیە ئەو مسقالەوە بۆ ڕێخستن ئەوە ڕێکمان خست بۆیان تاان دوای کەوتنەوە ڕێککەوتن و ڕێکمان خستنەوە و ینی مەبەستمەوە چارێکی کەمێ نابێ ئەمجا دوایی شتێکمان بۆ کێشان چارەك دەرناچوو بوو بە دەونی و دایکی نەی بەخوام ناوێ بلا دەبێ بەس بێگر وتمان کاکەمەوە نی مسخاڵەمان ناوێ ئەوە ڕێبکەون خوا نی مسخاڵمان کرد بە دیاوتمان بە ڕێبکەون